وەڵە خۆشەویستان دەچینە لای پەیامنێرمان جەلال جەباری. جەلال سڵاوی خوات لێبێ لە چەمچەماڵ چ چالاکیەک و زانیاریەکەیەکەوە بۆ ئێمە و بۆ بینەری بگوازیتەوە. سڵای خۆی گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە بە مەبەستی گرنگیدان بە بواری هەنگ و هەنگەوانی لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری لە ئێستادا بڵین خولێکی تایبەت بە بواری هەنگ و هەنگەوانی لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چەمچەماڵ بەڕێوە ئەچێ. من بۆ زانیاری زیاتر لەسەر گرنگی خولەکەوە ناوەڕۆک و مەبەستی خولەکە یەکێک لە مامۆستانی خولەکە و ڕێگر مامۆستا جانەگەر بێت ئێرە سڵاوت لێ بێ سوپاس بە ئامادەبوونت. ئەگەر پێم بڵێ گرنگیم خولانە لە چیا ئابینەوە ئامانج و مەبەستان لە سازدانی ئەم جۆرە خولانە چیە؟ بەڵێ زانیاری جەناب و هەموو بینەرانتانە هەنگی شۆک و بوارەکانی ژیان تازەگەری تیا هەیە. دەتوانین بڵێن تازەگەریکی سریعتر و بەپەلەتر لە هەنگداریا هەیە بە حکمی ئەوەی کە ئێستا بەرهەمەکانی زیاتر لە بازاڕەداوە ئەکرێ و نەخۆشەکانیشی زیاتر و بەخێوکردنی پەروەردەکردنیشی بە شێوەی مۆدێرن ئێستا پەروەردەکرێ. ئێمەش وەکو پرۆژەی شاهنگ بۆ ساڵی دووهەمە لە قەزا و ناحیەکانی پارێزگای سلێمانی پەیوەندیمان بە هەنگەوانانەوە زۆر نزیکین لایەنەوە کۆیانەکەینەوە وەکو ژنافتە بینوی ئەمڕۆ ڕۆژەکەش عوتڵەیە کە شەمەیە لە هەفتە هەنگەوان زیاد لە 50 هەنگەوانی چەمچەماڵ ئامادە بووە لە دەرسەکەمانە. کۆمەڵێک مامۆستای خۆبەخش و لەگەڵ فەرمانبەر و مودیری هەنگی سلێمانی و کاک دڵشاد و هاوڕێکانی بەخۆبەخشی لەگەڵمان دەرەچن مەڵێن ئاوا بێ بۆ ئەو دەرس و فێرکردنی هەنگەوانان بۆی بە شێوەیەکی مۆدێرن ئێمەش بتوانین هەنگەکانمان پەروەردەکەین لە کوردستانە. مەبەست و ئامانجتان لەم جۆرە خولانە چیەوە یاخود بڵێم گرنگی ئەم جۆرە خولانە لە چیا بینەوە؟ گرنگی ئەوەیە هەنگەوانێکی قەزا و ناحیەکانمان یا گوند نیشنەکانی کوردستان ئێمە وای لێ ئەکەن بە شێوەیەکی مۆدێرن بە شێوەیەکی عیلمی هەنگەکانی پەروەردە بکات بیپارێزێت لە دەرد و نەخۆشیەکان و بەرهەمێکی پوختەی خۆماڵی بەدەستبێنێت. کێشە و معاناتی هەنگەوان لە ئێستا چییە و تا چەند حکوومەت و لایەنی پەیوەندیدار یاخود بە تایبەتی وەزارەتی کشتتوکاڵ کە معنیە بۆ بابەتە ئاگرنگی بە بواری هەنگ و هەنگەوانی داوە؟ ئێمە بەداخەوە ئێڵێن لە کوردستانە هەتاکو ئێستا ئەتوانین بڵێن گرنگیەکی باش نەدراوە بە هەنگەوانی بە حکمی ئەوەی و قێرانە دارایانی کە لە کۆتایی لەم ساڵانەی ڕابردووە هاو بەسەر کوردستانە وەزارەتی کشتتوکاڵیشی شەلەل کرد هەروەکو وەزارەتەکانی کە نەیتوانی هاوکاریمان کە بەڵام وەکو کۆمەڵەکان و پرۆژەی شاهنگ ئێمە خۆمان ئەو بۆ کارە هەڵەسین و بە خۆبەخشیش ئەم دەرس و فێرکردانە بە هەنگەوانانی کوردستان ئەڵێنەوە. لە ڕووی نەوعیەت و جۆرێتیەوە ئایا ئەو جۆرە بڵین هەنگوێنەی لە هەرێمی کوردستان هەیە لەسەر ئاستی جیهان چ جۆرێک ئایا باشە مامناوەندە چۆنە؟ هەنگوێنی کوردستان خۆشبەختانە لە 10 ساڵی ڕابردووە جێی خۆی کردوتەوە لە ئاستی جیهانی و جیهانی عەرەبیش بە تایبەتی چونکە ئێمە ئەندامی ئەپی مۆندیاین وەکو هەنگەوانانی جیهان و ئەندامی کۆمەڵی هەنگەوانیان ئیتیحادی هەنگەوانانی عەرەبیشین وەکو وڵات عەرەبیەکان هەتاکو ئێستا زیاد لە 10 مەدە لێ زێڕین و زیویمان هەیە بە هەنگوێنی کوردستان بەدەستمان هێناوە. کاک جەلال من ئەگەر کات و دەرفەتم هەبێ هەر سەبارەت بە کێشەی هەنگەوانان هەنگەوانێک وەرەگرم کاکە ئەگەر بێتە ئێرە تۆرە ئێرە کاکرێوە ئەم کاتت باش سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ تا چەند لەم جۆرە خولانە ئاسوودتان بینیوە و گرنگی ئەم جۆرە خولانە لە چیا بینەوە؟ زۆر ئیسفادەی لێکرێ بۆ هەنگەوانانی سنوورەکەمان وەکو شاهەنگی چەمچەماڵە سای بە ڕێخستەری ئەم خولە بۆ هەنگەوانان زۆر سوپاسیانەکەین بە ئامادەبوونیان بەڕاستی ئەبێ لەگەڵ بەرەو پێشوونی هەنگداری و هەنگەوانیا بڕۆینە پێشەوە بۆی جێ نەمێنین لە وڵاتان و هیچ کەمترنی لەوان. زۆر سوپاسی ئەم مامۆستا بەڕێزانەکەین هەسان بەکردنەوەی ئەو خولە و بەڕاستی زۆر سوودی لێ ئەبینن وەکو سوودی زانستی چونکە هەنێ هەنگەوانانمان هەر بە ستایلی کۆن بەردەوام بوون حەزمان کرد خولێکیان بۆ بکەینەوە و ئینشەڵا خولی تریشیان بۆ بکەینەوە بۆی بە زانستی و هەر خەریکی ئەبن بە زانستی و بە شێوەیەکی چاک هەنگەکانیان پەروەردەکردن و ئیسفادەی لێ بکەن. کێشە و معاناتی ئێوە چیە لە ئێستا وەکو هەنگەوان و تا چەند ئەو بەرهەمانەی هەتانە لە بازاڕەکانە ئایا وەک پێویست ئاساغە بێتەوە؟ وڵی کێشەمان زۆرە وەکو هەنگەوانان سەیرەکەی ئەمە ساڵێکی ڕێک خەریکی ئەو هەنگابین هەنگوێنێکی چاکی خۆماڵی بەرهەم دێنین هەنگوێنێکی زۆری بە قاچاق دێتە ئەم دیوە ئێرانی هەموو بازاڕەکانی تەنیوە و ئیتر ئێمە لەیرە تۆزێ سارد بوونەوەیەکمان پێوە دیارە بەس هەر
لەسەر پێی خۆمان وەستاوین و هەر ئەڕۆین بەس سەری لێمان تێکداوە و هەنگەوینە کات دێتە ناو هەرێمی کوردستان داواکارم لە وەزارەتی کشتتوکاڵ هەسێ بە یاسایەک بۆ دانانی ئەم هاوردەکردنی ئەم هەنگوینە کەس نازانێت چییە لەکۆ دێت چۆن چۆنیە بۆی هەنگوینی خۆمان و هەنگەوانانمان دڵیان بە وەزعەکە خۆش بێ و تەرجیع بن و هەنگوین و هەنگداری لەم وڵاتی ئەمێشە گەشە بکە هەوەکو هەموو وڵاتێکی تری دەور پشمان پرسیار تا چەند پێویستە حکوومەت و وەزارەتی کشتتوکاڵ گرنگی بەم بوارە بدا یاخود ئاگرنگی زیاتری پێ بدات وڵی خۆی وەزارەتی کشتتوکاڵ حەقە ئاوڕێ لە هەنگاوانان داتەوە بەڕاستی بڵێم بەداخەوە کەم تەرخەمە هیچ پرۆژەیەکی بۆمان نییە نە هاوکاریەکمانەکانە حتا ساڵەکە دەرمان جەلال جەباری سپاس بۆ بەڕێستان بۆ گواستنەوەی و چالاکیە کە لە چەمچەماڵ بەڕێوە